أهل الله بامادەبوونی ژمارەیەک لە قورئان خوێنانی دەرەوە و ناوخۆیی و جەماوەرێکی بەرچاو لە شاری کەرکووک دووەم ڤیسیڤاڵی نێودەوڵەتی مێهر بۆ قورئان خوێندن بەڕێوەچوو. ڤیسیڤاڵەکە لەلایەن ناوەندی کەرکووکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕێوەچوو. سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕایگەیاند ئەم جۆرە چالاکیانە هەرچەندە چالاکی ڕێکخراوەیی نین، بەڵام ڕێکخراوی قوتابیان وەک چالاکیەکی ئاینی و کۆمەڵایەتی سازی دەکات. دیارە ڤیسیڤاڵی مێهر یەکێکە لە چالاکیە گرنگ و پڕبایەخەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ناوەندی کەرکووک. بێگومان ئەم جۆرە چالاکیانە پێش ئەوەی کە چالاکیەکی ڕێکخراوەی و منەظەمەی تایبەت بن، چالاکیەکی کۆمەڵگان پەیامێکن بۆ کۆمەڵگا، ئاودانی دڵی خەڵکی کۆمەڵگاکەمانن، یعنی پەیامی خوایی و وەکو چۆن دەڵی گۆشکردنی گەنج و لاوەکانمانن لەگەڵ پەیامی خواییدا کە قورئانە، کە جوانترین کتابی خوایە، کە کۆتا کتابی خوایە. ئێمەش لەم سۆنگەیەوە کە ڕێکخراوێکی قوتابیانین لە بواری پەروەردە و فێرکردندا کار دەکەین، دەمانەیە بەڕاستی بە خەڵکی ئەم وڵاتە بڵێین کە باشترین کتابێک ئێمە بمانێ مناڵەکانمانی لەسەر پەروەردە بکەین، لەسەری گۆش بکەین بۆ ئەوەی گەورە ببن، پێ بگەن، دروست ببن، کتابی خوایە کە قورئانە. ئامادەبووان وێ ڕای دەستخۆشی بۆ ئەم جۆرە چالاکیانە هیوایان خواست بۆ داهاتوو فراوانتر بکرێت. کەرکووک مەشهورە بە ئاین پەروێری و ئاین دۆستی. سوپاس بۆخوا دەرفەتێکی باشیش هەیە لە کەرکووکە بۆ ئەم جۆرە چالاکیانە. بەڕاستی جێگای دڵخۆشیە، جێگای دڵخۆشیە. هەمومان نەزانین ئێمە تاکە پەیام کە بە کەڵشی ئێمە بێت، تاکە ڕیسالەی ئاسمانی ئەوش قورئانە و قورئان منهجێکە کە ئەبێتە شەفاعەتکارمان لە ڕۆژی دواییە. تەنها ڕەنگە هەر ئەوە بە کەڵکمان بێ. بە حەقیقەت من ئەم جۆرە پرۆژانە و ئەم جۆرانە زۆرم پێخۆشە بەڕاستی. ئەبێ لە بارودۆخێکی ئیسلامین، وڵاتێکی ئیسلامین، ئەوەی کە زۆر گرنگی بە شتی ترە درێ هەڵسن ئەو هەلە بقۆزنەوە بۆ ئەم پێشەنگا و قورئان خوێندن و ئەم ڕوحێ خۆشە. من سەفەری عەمرم کردو، ئێستەوە ئەزانم یعنم ڕوحێکی زۆر خۆشم هەیە کە گوێم لەم قورئان خوێندن و قارع و شتانە ئەبێ زۆر دڵم خۆشە. هەرە وەڵڵا ئەمەنە خۆشە، تەحسیرەکە لە گیانت. هەرە وەڵڵا الحەمدوللا دڵم پێ خۆشە. من تاقەتم لێ حیبەتم قورئانە هاتمە بەخۆ، زۆر حەزم لێیت. مناڵەکان لە خوا بەزیاد دەگەچی قورئان خوێنە الحەمدوللا بە پشتی خواوە، لە خوا بەزیاد بێ. هەرە وەڵڵا زۆر خۆشە. خۆمیش حەوت عەمرم کردو حەلی حەجێکە لە خوا بەزیاد. ناوەندی کەرکووکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان وێڕای ئەوەی ڕێکخراوێکی پەروەردەیی پیشەیە لە هەمان کاتدا کار و چالاکی و پرۆژەی جۆراوجۆری هەیە بۆ خزمەتی هاوڵاتیان. ڤیسیڤاڵی مێهر بۆ قورئان خوێندن ئامانج لێ خزمەتی قورئانی پیرۆز و پاشان هاوڵاتیانی شاری کەرکووک و ناساندنی قورئان خوێنانی شاری کەرکووک و ناوخۆیی دەرەوەی عێراقە بە هاوڵاتیانی شارەکە. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.